بەڕای من مەسەلەکە وەنێکە لەم کاتدا هەدەفێکی دری لە پشتەوە بێت. تورکیا ئیشەکەی هەرەوەیە، دەوڵەت و حکوومەتێکی هەر و دڕندەیە، ئەوێت دیسبەت وجودی خۆی کە هەڕەشەکانی دەمێکە ئەیکە لە کەناڵەکانەوە هەتا لە دانیشتەکەی دوێنیان لەگەڵ پۆتین لە تاران ئەمەی دووبارە کردەوە. مەسەلەکە عیلاقەی نەپەپەکەکەەوە هەیە بە بڕای من بیانوویەکی پوچە بەدەستیەوە سەرڕای ئەوەی کە ئاسمان و ڕێسمان لەوانەیە لەبەری فکری و ئایدۆلۆژیۆ لە یەک دووربی لەگەڵ پەکەکە، بەڵام مەسەلەکە پەکەکە نیە بە بڕای من. مەسەلەکە تەماعی ڕئیسی تورکیایە لە کوردستانی عێراقە و لە زمنی کێشمە دەولەکانە تورکیاش لە ناو هەژمونی ئایدۆلۆژی و سیاسەتی ئەمریکا و غەربە لە مایەنەکە تەراتێنەکە وە گوڵۆبی سۆسی بۆ داگیرساویی تر نییە. بۆچی ئەوەش کە یەکسەر بەحسابێتی لە شوێنی گەشتیار مەسەلەکە ئەوە نیە کە نەیزانی بێت هەتاکو ئێسش من هاتم ناچێتە ژێری ئەڵێ دەبێت مە تحقیقرێت لەژێر لە کۆڵینەوەیە بە کوردەکەی ئەوێت ئێعلامیش بەدرۆ بکاتەوە. هەدەفەکە زۆر وازەحە، هەدەفەکە فەقەت ئەوەیە کە ئەوێ هەیمەنی خۆی بەسەر کوردستانی عێراق و مەنتیقەکە لە سبەینی ئاڵوگۆڕێک ئەگەر لە عێراق بێتە پێشەوە ئەم نفوزی سیاسی خۆی لە مەنتیقەکە ڕاگرێت و چیتر. موقیفەکانی ئەحزابی دەسەڵاتدە لە عێراقا نوعێک شەرمنۆکانەیە بە بڕای من. ئەبێ هەڵوێستی جددی خەڵک بینوێنێ. خەڵک چییە؟ ئەبێ واز لە ئەفکار و عەقیدە و بیر و باوەڕی خۆیان بێن. ئەمە تاوانکاریە کە تورکیا بە حەقی خەڵکی کوردستان یەکات جا لە شنگاڵەوە دەست پێکرد بێت، یان لەو پەڕی کەلار خانەقینەوە بێت، یان هەتا لەو پەڕی جنوبی عێراقەوە بێت. ئینسانی ئەم وڵاتە ئەکوژێت و لە ناویە بات و لەگە هەمان کاتیشەش ژیان و کار و کەسبی خەڵکیشی دێگاوە. ئەبێ خەڵکی کوردستان یەکگرتوانە کۆبنەوە لە دەوری خۆیان، هەتا خەتی سیاسی خۆیان جیاگەنەوە لە ئەحزابی دەسەڵاتداری کوردی فشارەکانیان فشارێکی اجتماعی گەورە بەڕێ بخەن فی سەبیلی ئەوەی کە بیکەن بە زەختێکی گەورە لەسەر ئەم دەسەڵاتی کوردستانی عێراق بۆ ئەوەی کە هەرچی زیاتر ڕێگریکەن لەم پەلامەرە درڕندانە و هجوومە وەحشانی تورکیا. هەتا سەر ئێسقان دەسەڵات لێ بەرپرسە لەبەر ئەوەی کە گوێی خۆیان لێ خەوانەوە دەمی خۆیان لێداخستووە، هیچ هەڵوێستێکیان نییە. هەتا ئێستا هەرسێ سەرۆکایەتێکە هەڵوێستێکی ئەوە نەتونی نەبووە هەتا وەکو ڕای جیهانی بێنێتە پشت خۆی. خۆ ئەمە گاڵتە نیە. بۆ لە عێراقەوە هەمووی هاتۆتە قسە، بۆ ئەمان ناتوانن UN بێنن، بۆ ناتوانن مەجلیسی ئەمنی لێ بێننە قسە. ئەمە خوێنە ڕژێ ڕۆژانە ئەمەیەک جارێنێ دوان نێسیانە لەم لاوە لە هەولێرەوە لەم لاوە لە ئێرانەوە. ئێرانیش ئەوە تا بەردەوام هەر ئەگەر یەک شخصیت بێتە هەولێر لەوێەوە ئێران پیا کێشێ. خۆ تۆش ئەگەر هەرێمی چۆنە بێ ئەوە قوبڵکەی؟ ئەگە خۆ ناو وڵاتێک و هەرێمێکی جیاوازی لە عێراق چۆن بەو شێوەیە دەمێ داخی لە ئاسی ئەو هەموو لیانە خوێن ئەڕژێ خەڵکی تیا ئەکوژرێ. خۆمە گاڵتە نییە. ئەبێ لە زووترین کاتە مەجلیسی ئەمنی UN هەر هەمووی بێنیتە پشت خۆ قسەی لە سەرا بکەی. هەر خەڵک داواکارم لە هەموو خەڵک هەڵوێستی هەبێ، نەکبن جومعەیەکی کەم خەڵک هەست بۆ ئازارە بکە، خەڵک هەست بە کوشتنی ئەو خەڵکە بکە، هەست بەو نەهامەتی و ڕۆژانە وێرانکاری و کوشتنی مەڕووماڵات و بێسەرۆت و سامانکردنی خەڵک. خۆ گاڵتە نییە. ئەو مەنتیقانە هەمووی وێران بوو. ئەمە جارێ نییە، دوان نییە، سیان نییە. ئەبێ بە هەموو شێوەیە لە پشتی ئەمە بۆستین بە ڕەنگاری بینەوانەیە.